هر جان دیدم آوار آوار شیرین بهاره بهار شادم بهر الجناي أخوراي قلنا مرضان ججنوه بهارو سيران كوشي گشتی پیروزی های گردن نزدن مجيه بمردم براكام بمربوجيان مجيه بمردم براكام بمربوجيان شون قزان أخوراي تنك زيان لزهر زنجير ضلته نلرزي كيون بول الشاي نوقو مالمانا وبا راجانا شمني كوشا وبرا مالمانا وبا راجانا شمني كوشا وبرا بدم فيه فيه دادا والله فاسا فيه بدم جوينم
ئازیزان خۆشەویستان سڵاوی خواتان لێبێت بینەرانی هێژە زۆر خۆشحاڵم جارێکتر هاتمەوە خزمەتتان لە وەرزێکی نوێدا بۆ بەرنامەکەتان بەرنامەی ئاوازی مە هیوادارین دەستپێشی ساڵی نوێ ساڵی 2022 ئێمە و ئێوە و بەرنامەکەشتان بەرنامەی ئاوازی مە ببێتە مایەی خۆشحاڵی و بەختیاری و کامەرانی و بەدی هاتنی هەموو خۆزگە و خەون و خولیا ئاوەتەکانتان ئینشەڵڵا. دووبارە پیرۆزبایی لەسەر جەمگەلانی کوردستان دەکەم لە هەموو شوێنێکی جیهاندا. هەروەها پیرۆزبایی ئاراستەی سەرجەم ستاف و ئیدارە و بەڕێوەبەر و کارمەندانی ئەم کەناڵە جوانە ئەەکەم ئەم کەناڵەکە بووەتە بەشێک لە کولتور و بەشێک لە خەسڵەتی تایبەتمەندی خودی ئەو بینەرانەی کە پەرۆشن بۆ کەناڵەکە و بۆ بەرنامەکانی. ومێدم وایە لەم دەستپێکی بەرنامەدا لەم ساڵی نوێدا ئەم شەو یادگارێکی زۆر جوانتان لە بجێوێڵین. زۆر خۆشحاڵم. میوانە ئازیزەکان یاخوا بەخێر بێن. لەچەوە دەست پێ بکەین با لە کاکە داناوە دەست پێ بکەین. کاک داناجان سەرەتا دەنگت خۆش بێ و دەمت خۆش بۆ بۆ هەمە جوانە. فەرموو پیرۆزبایی خۆت ئاراستەی گەلانی کوردەواری کەسوکارت. میدیاجان سەرەتا بەڕاستی خۆشحاڵ بووم بۆ من جێگای شانازیەکە لەگەڵ کەسایەتێکی جوانی وەکو جەنابەت دابنیشە بەڕاستی لەم بەرنامەیە. ئێمە شەروەها سواس دەکەم. زیاتری شانیدان بێمە بەرنامەی بەڕاستی ئامادەبوونی جەنابەت و بەڕاستی سواس دەکەم. ئێمەش خۆشحاڵ بووین. ڕجامە دەکەم بەڕاستی بەڵام جەنابەت مێژوێشی زۆر سواس دەکەم. خۆش بێ. من بە خێراتنی هەموو ئەو هاوکار و هاوڕێ و خۆشەویستان و موزیک ژەنانەکەم بەڕاستی بەئومێدیەوەین کە ساڵی نوێ بیتر دووبارە وەکو هەموو جارێک کەوتومانە خۆشتر بێت لە ساڵانی پێشترمان. هیوادارم وڵاتی ئێمە جارێکتر بەرەو بژانەوە و بەرەو خۆشی و بەرەو ئەمن و ئاسایشێکی باشتر بڕوە خەڵک دڵخۆش بێت زیاتر بەڕاستی بە هیوای ئەوەی کە هەموو خەڵک لە خۆشییا بن و دووبارە زۆر سپاس بەمێدی خوا. سپاس بۆ تۆش زۆر زۆر بەخێراتن دەکەیت. سەرچاوم بەخێر بێ ئاخوا. خات و بەیان بەخێر بیت. ئاراستەی سڵاوەکەت بۆ چێ و پیرۆزبایەکەت لە چێ بە تایبەتی و بەگشتی؟ پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو گەلی کوردەکەمەوە شتێکە نکۆڵی لێ ناکرێ. پیرۆزبایی لەم ستافە جواناکەم جارێ ئێوە بەخێر بێن سەر چاو بەخێراتنی ئەم میوانە بە ڕێزە ئەەکەم کاک ئەحمەد و کاک بەکر و بەڕێزەکانی کاک ئەحمەد ئەم گەنجە جوانانەش هیوادارم بەردەوام بن لە کارەکانیان چکۆ ئێمە پیرەبین و ئەڕۆین ئیتر ئێوەیەنە سەر بەڵێ پیرۆزباییش لە خۆم لە کچەکەم لە زاوەکەمەکەم و لە خوشک و برا و کەس و کار و ئەوانەی لە هەندەرانیشن ئەوانەی لە بەلاڕووسیاشن دەستان ماجەکەم و زۆر سپاس. لەخێر بێ سەر چاوەکانم. مامۆستاجان بەخێر بێ سەر چاوم. سپاسەکەم کاک میدیاجان. فەرموو ئاراستە بگەێنە سڵاو و پیرۆزبایەکەت. عزیزان بۆ بینەران بۆ هەموو ستافە جوان و هاوڕێانی موزیسیانان ئەم گەنج و کوڕ و لاوە جوانانە هیوادارم بەرنامەیەکی جوان و بەرنامەیەکی پڕ لە هونەر و خۆشحاڵم جاریشکە لەگەڵ جەناب کاک میدیاجان بەرنامەمان نەبوو پێش لە بەرنامەیەکی ڕاهێنانی دەنگی بۆ کۆمەڵی گەنج سەردەمێکە کرا. پێم وایە مێژوویەکی جوانی بوو بەرنامێتە ڕادەیەکی باش. ساڵی نوێ لە هەموو گەلی کورد پیرۆز بە هیوادارم ببێتە ساڵی ئاشەوایی بۆ هەموو لایەک ساڵێک بێ پڕ لە عەدالەتی و کۆمەڵاتی بۆ هەموو لایەکەوە بێ و ببوژێتەوە سەر لە نوێ و هیواداریم توانین میوانێکی ڕەحشرین و سووک بین لە لای جەماوەری خۆشی. سوکن سپاس یاخوا بەخێر مامۆستاجان گەورەت کردین بەخێر بن. کاک ئەحمەد ئەگەر مایکەکەی بێت کاک ئەحمەدیان بەخێر بیت. پیرۆزبایشتت ئاراستی چیەکەی فەرموو. سوات بۆ ئەم بەرنامە جوانە سوات بۆ جەنابەت کاک میدیا. هیوادارم هەموو تاچێکی کورد لە هەر کوێشی ئەم دنیایە بۆ ساڵی ئایندا هەست بە ئارامی بکە دوور بێ لە کێشە و تەنگ و شەڵەمەکانیشیان بە هەموو جۆرەکانی خەم و خەفەت و میحنەتەوە لەبەرەوەی هەموو تاچێکی کورد هەر بۆ خۆی لە ئەزەلەوە هەڵگری خەسڵەتێکی خەماوی بووە بەهۆی ئەوەی کە جوغرافیا و مێژووی نەتەوەکەی ئەم خەبەی پێبەخشیوە.
هیوادارم ئەم بەرنمەیە ببێتە ئەوەی دەنگی ئێمە بە هەموو ئەوانە بگەێنێ کە لە دوورەوەن و لە نزیکەوەن و ئەمان بین و ئەوە جۆیان لە دەنگمانە بێت کە پیرۆزبایی ساڵی خۆمانیان پێ بگەێنین سپاس بۆ ئێوەش سپاس بۆ جەنابیشت بەخێر بی کاک ئەحمەدجان گەورەت کردی میدیاجان زۆر سپاس مایکل لە خزمەتی کاک بەکرا بێت کاک بەکرجان زۆر خۆشحاڵت کردین بەخێر بی سەر چاومان من زیاتر خۆشحاڵ بووم من بەڕاستی بارتەقای ئەوەی کە چەرمەسەریشی زۆر بەسەرم گەلات بێ بەڵام ئەوەی دڵخۆشکەرە ئەوەی کە جێگە پڕکەرەوەی ئەوەی کە ئەم گەنجانە بینین لە کاری هوەریە لە بەرهەمێنانی کاری درامیە ئەبینین خوێنگەرمن ئەبینین داهاتوومان پڕ ئەکەنەوە بەڕاستی من بۆ مناسبەی سەری ساڵەوانەیە بێگومان پیرۆزبای لە ئێوە کەم بە تایبەتی و لە خێزان و لەگەلەکەم هیوادارم وەکو ساڵانی پێشوو ئەگەر ناخۆشیەک بەسەر ئەم گەلەهات بێ هیوادارم جارێکی تر ئەو ناخۆشیانە بڕێتەوە و ئێمەش وەکو هونەرمەندەوەی لەسەرمان بێ هیوادارین کە داهاتوێکی باشمان هەوێ سپاست دەکەین یاخوا بەخێبی سەر چاوەکانمان گەورەت کردین کاک بەکرجان بەڕێزان ئەچینە خزمەت مامۆستا هێمن حوسێن بۆ یەکەم گۆرانی بزانین یەکەم بەرهەمی چییە چیمان پێشکەشەکات بەرهەمی یەکەم بە گۆرانی سەوزەڵی خانم هەوڵەتە گۆرانیشی فۆلکلۆری کوردەواری زۆر جوان زۆر ڕەسەن بەدەنگی چەند هونەرمەندێکی چاگوترەوەتەوە مامە حەسەنی عەزیزم مامۆستای بەڕێز مامۆستا حەسەن گەرمیانی لێرەوە چاوی ماچەکەین سڵامان لەگەڵ گروپی موزیک هیوادارم بەدڵتان بێ و کارێکی جوان بێ بەدڵمانە ئینشەڵڵا سپاس بۆ تۆش
دەستان خۆش دەمت خۆش مامۆستا جان سپاسەکەم کاک میدیاجیان. یادی کاک حەسەنیش بەخێر مامۆستا حەسەن گەرمیانی دەسوو دەمت خۆش بێت هەر کەسێ دەستی بە تیکەنانێ بڕاسێ هەر کەسێ دەستی بە تیکەنانێ بڕاسێ لاکوخێ هەبێ شەوان تێیدا وە حەسێ چەند خۆشە ژیانی وە چەند ئازادە بەدڵ بۆ خۆی بێ نە ئاغا بێ نەبەر دەستی کەسێ بەڕێزان خۆشەویستان ئێمە لێرەوە لە قوڵایی دڵمانەوە سپاسی کەناڵی دیمەنەکەین دیمەن تیڤ کە بەڕاستی چاکی مەردانەی لێ کردو بەلادا بەجددی لە خزمەتی هونەر و کولتوری ڕەسەنی گەلەکەمانایە ئێمە ئومێدی تەمەند درێژی بۆ کەناڵە بەڕێزە دەخوازین هیوادارین بەردەوام بێ و هەمیشە ئاڵای شەکاوە بێت خاتوبیان بەخێر بێت بۆ سێرمەکەی لە دوورەوە چاوەڕە چی دەکرد لە من مایکەکەی بەنێ شعرەکانە خۆشە کە شعرە خوێنیتەوە ئابی بەستەرەوە پەتێکی فۆکە بۆی لێ نەکردڕێن سپاس دەکەم ئەمانە چوارینانەی خەیامە ڕاستەدین عومەر خەیام ئەمریکا زاڵم ئەمر نەکات چەند جارێ باسی بۆمبامان کرد باسی لە خەڵەکەمان کرد تازەترین ئیشە چییە؟ پرۆژەی هونەریت تازەترین ئیشم درامای سەمەرەکانە چل حەڵقەیە چلە بەڵام جاریان چلە ڕێچکەمان شکانوە ئەلف لێلەوە لێ زۆرە بەس هیلاکی کێ ئیخراجێکە دەرێنەر کێیە دەرێنەرەکەی جەمیلی مەفاخریە ڕۆژهەڵاتیە دیارە ناوەکە دیارە بەڵێ سینارۆ نووسین کێیە سیناریۆکەی ئومێد کەمان سیناریۆکەی بێگەردە ژنەکەی ئومێد کەمالە بەڵێ ئومێد کەمال زنجیرەکانە نووسێ سیناری ڕۆڵی شیە بینی دەوری شیە بینی وڵات دەوری ژنێکی هارە بینم قۆمت قە دەوری ژنی فەقیرم نایە هەر ژنی هارم دەمۆچاوە هەڵکەوتەوە دەست خەڵک پێم بەڵێ کە خۆ قسە لەگەڵە کرێوانیت بەس لە تەلەڤیزۆنا زۆر هاری سەفەری پیای پێوتم لە ناو بازاڕوتی من زۆرم ڕق لە تۆیە ئەوتم بۆ ڕق لە منە من چیم لە تۆ کردو تی بووە لە پیاوەکەی وتم هەڵا خەریکی درامایەکەم ئەبێ پیسترتان پێ بکەم ئەو وێنێت دەچۆ گرتووە هاینی مستەفا لەو درامایە مێردمە داما زەلی لە بەدەستمەوە باشە خاتو بیان جاندوینەوە خزمەت جەنابەت بەس ئەینەکان بۆ باسکە ئەو وێنێت چۆن گرتوەوەی تایتانیکا خۆڵ دوالیا کردوی سەر کەشتێکە ئەو وێنێ هەر کوشتمی ئەو کام حوزی ماسی ئەڵەن ڕسوەکەتان لێگرتووە من لە کارگەی هین گرتمان جگەرەکە ئەخۆ ئاویتیانە حوزیانە بوویتر خۆی تەکنیکی تەکنەلۆجیا پێشکەوت و تەکنیکی خۆیانەی زانان سەری گەژی ناخوارد سەری گەژی ناخۆر کەوات کردو بوو پانکەیەکیان خستە بوومە سەر قەنەعەتی بێ دوای ڕکلامەکە دانێکم کێشە ئەمەنە سەرمان بوو پانکەیەکی گەورە چلەی زستانیش بوو ئەم کاتانم ئەڕۆڵا بەلەمەکەیان دروست کرد زۆر خۆشحاڵین خێر بێخسەر چاوم سپاس دەکەم ئەچینە خزمەت کاک بەکرد دواتر چینە خزمەت کاک ئەحمەد محەممەدی شاعیر بزانین کاک بەکرد خەریکی چییە پرۆژەی تازەی چییە ئایندەی ئێستایی وەڵا دەستخۆشیم بۆ ئەو ستافەی کە ئێستا بە زنجیرە درامەیەکەوە سەرقاڵین کە پێگاتووە لە چل ئەڵقا کارەکانی نیوەی کۆتایی پێهاتوە وەکو وێنەگرتن وەکوتم ستافێکی گرجوگۆڵ لە پشت ئیشەکەوەیە و لە ئایندەیەکی نزیکە ڕەنگە کۆتایی بێ و بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان نمایش بکرێ ئینشاءالله بە ئومێدی سەرکەوتن ئینشاءالله سپاس بۆ سەرکەوتو بیت سپاس بۆ غێری ئەو پرۆژەیەکی کە تەیە ئیشکاری تر وەڵای بێگومان لە کاتێکان ناتوانی پرۆژەی تر هەبوو بەڵام بەڕاستی لەبەر سەرخاڵین بەم پرۆژەوە کاری نواندن ئەبێ زیاتر گرنگجی بە لایە نیشان بیت ینی کاری تر هەبوو بەڵام بەڕاستی ئەم کارەش لەبەروی پێشووتر من ئەزمونم هەبوو لەگەڵم ستافا پێم خۆش و ئەزمونونەکە بەردەوام بێ لە زنجیرە درامایە زۆر ئاسوودەی و یاخود لە حەڵقاتی ترفیهەیە وەکو کەشکۆڵ و بەرنامی و لەو شێوازەکایمان بێگومان من هەمیم تێپەڕانوەکە لە کایمانە ئاسوودی بێگومان من لە زنجیرە درامەکانە بەڵام بڵێن شێوازێکی کۆمیدی دەربڕینیش کۆمیدی ئامانجدار بێ
کە ئامانجێ لە پشت ئەو کۆمیدیاوە هەبێ من زیاتر لەوانە حەزەکەم دەرکەم چونکە بەڕاستی بەرنامە ناڵێم بەس ستافی تر هەیە کە خۆیان پێوە سەرقاڵ کردووە هیوادارم سەرکەوتوو بن من ئەوەشم تاقی کردو تێمپەڕانەوە شان و کارەکان ئەکتەرە عەرەبەکانی عێراق بە تایبەتی عجاب و بە کامیان هەیە لە زیندوەکان و لە کۆچکردوەکان من لە کۆچ کردوەکانە یوسف العانی بەلامەوە ئەکتەرێکی زۆر بەرزە سەلاح قەسەب بە هەمان شێوە و لە ئەوانەشی کە ئێستا ماونەتەوانێ ئەوانە زۆربیان دیار نەماوەن قاید نوعمانی بەڕاستی من پێی سەرسام بووم ئێستاش هەندێک ئەکتەری تریان هەیە ئەوان ڕەنگە بڵێم چانسێکیان بۆ هاتووە لەبەرەوەی بوارەکەیان زۆر فراوانترە دەوڵەتی عێراقا فرسەتیان بۆ دروست بووە کە بتوانن ئەکتەری تریژ هاتوۆتە پێشەوە کە بەڕاستی بڵێم شانۆ بەرەو چوون ئەچێنێک بەرەو کۆتایی بەڵێ بێگومانەوان پشتیوانی دارەیان بەهێزترە دامی مادیان بەهێزترە وەگلا هونەرمەندی کوردە بێگومان کاری هونەریش بە دارایی و بە کادرەکرێ منەوەی ببینم کادری باشمان هەیە لاەنە دارایەکەش بیرکردنەوەیکی چاکێوێ پشتیوانێکی باشێوێ هەوڵ هەیە بەڵام هەوڵەکان هێشتا بڵێم نەگەیشتوتە ئەوەی کە بتوانین کارەکانمان زیاتر باش هەوڵەکە بۆ شێوە عوسمان شێوار نەماوە کەمال سابیر نەماوە حاجی مەشی نەماوە تاخەلیل نەماوە ڕۆڤیحیانە هەوڵ بۆ شێیانی زانی کاکە کوڕی کوڕیان بۆ نەوەی نەوەیان بۆ قسەکانی جەناب زۆر تاوە گەر ژێرم خاکە بگەڕی ئەوانەی کە بڵێن سەربازێک بوون یا پێشمەرگەیەک بوون ئەمانە هەر هەمووی لە ژێر خاکان و ڕەنگە ئاوەت و ئامانجیشانە ببێ بەڵام ئاوەت و ئامانجەکان بۆ دوای خۆیان بووە ئێمەش ڕەنگە بڵێن یەکێک بین لەو سەربازانە یا لەو پێش یا با بڵێن ئێمە بە مفلیسی جوانین هونەرمەندی کورد بۆ حاڵەوە جوانە وەڵای خۆی جاران شتێکی سیر هەبوو مەسەلەن یەکێکە گەر ڕەسامێکی باش وایە زۆر باشیش وایە چاکەت و پانتۆڵی و بۆین باخێکی بەستایە خەڵک ئەسڵا حسای بۆ ناکەن بەس کابۆگەی دوو جا لەلاوە بدڕانایە و چاکەتەکەی شەش قۆپچەی پێوە نەبووە یان شتێکی زۆر عەجایە بوو هێنانی شکڵەکە وایە خواز ناسانە پۆز مۆدیرن بەڵێ بەتەشی کاک بەکرجان زۆر خۆشحاڵ بووین گەورە کردین با بزانین کاک ئەحمەد چینە خزمەت کاک ئەحمەد بە شعرێک بەشداری بکە بەبێ ئەوەی دەم هەڵبێنە قسەمان بکە شعرمان بۆ بخوێن توانێ جا ئەگەر کۆنەکانی بێ یاگەری تازەی هەبێت آخر من یەکسەر چمە ناو شعرەوە قسەمان لەگە کردوی پیرۆزباییت کرد و چیت ماوە ماوە تۆ کاولیکەیت شتێک ماوە ینی بەڵێ ماوە ئەڵێ پارەی تاگەرا ژیاوە دا نابەزی لە یادم کە وەکو باڕەش لە یادم کە وەکو باڕەش کە چۆن ڕێی لە یادەکە وەک چۆن بەفر کە دەبارێ خاک هەوریشی لە یادەبا لێم دوورکەوە وەک ئەو ئاوەی کە بە شاخە سەر ناکەوێ دەستم بەردە وەکو گەڵا کاتێ لە چل دائەکەوێ دەستم بەردەوەکو گەڵا کاتێ لە چڵ دائەکەوێ سەردەمێکە من ێواران خۆنشینم لە بەردایە بەفر هەرچەند پەیکەرساز بێت ماڵاوایی لە سەردایە هەتا هێزم هەبێت بڕۆم تەنیایی لێم نابێتەوە دڵم مەگەر نەمامیش بێت چۆن لە زوقما بڕوێتەوە بانگم مەکە بۆ لای خەندە نەک گریانت بێدارت کە بانگم مەکە بۆ لای خەندە نەک گریانت بێدار بکە نەک بارانی دڵی تەنگم خۆری چاوت بێزار بکە منە ترسم دڵت پڕ بێ لە خەیاڵی تەنیایی من نیگات ڕەش بێ بە دوا ڕەنگی ماڵاوایی و جودایی من دەمخۆش دەستخۆش کاک ئەحمەد جان هەمیشە و دایم سەرکەوتوو بیت عەزیزان خۆشەویستان ژەنیاری قانون کاکە بابان ئەحمەد کیبۆرد کاکە پێشەوە عوسمان کەمان کۆشیار شێرکۆ
کاکە ڕاستی جەمالیش بە ساز و ئامێرە وەتەرەکان ئێوەش ساڵی نوتان پیرۆز بێت هەمیشە و دایم سەرکەوتوو بن پەنجەکانتان هەر وا ببزوێت پەنجەکانتان تەشەنوژ نەکە خۆشتان تەبەندرێژ بن مۆسیقاتان خۆشە دەستان خۆش بێت چیتانێ پرسیارێکتان هەیە بۆ ئەم دوو هونەرمەندە گۆرانی بێژە کەسێکتان مەلاحەزەیە پرسیارێک سپاس بۆ ئێوەش خۆشەویستان چینەوە لای کاکە دانا عەبدولجەبار هەندێک جاگە داناغەنی تێکەڵیان دەکەم بەخوا کاک داناژیان بەخێر بێ سپاس دەکەم کاک ئێستا سەرقاڵی چی لە هەولێر وەڵا سەرقاڵی دەوام و ژیان و ماڵ و دەشوە دەوامەکەی لە بڕێوەبراتی و نوێرەکانی موزیکم من ئاها بەسکە و مەسکە ماڵ و منداڵ چی هەیە چی نێخوانیان بڕێت وەڵا لەخوا بەزاوێت دوو کوڕ و کچێکم هەیە خوانیان بڕێ ئایتر وەکو خەڵکی شیاسە دوو کوڕ کچێک یا دوو کچ کوڕێک دوو کوڕ و کچێک شەوی بەراتی خوا دوو کوڕ کچێکتان باتی بناڵی ئەومانەوە بیرتەوەیان خان ئەرەڵا دوو کوڕ کچێکمانەوە دێمەش ئەنانی بووین داوای دوو کوڕمانە کرد داوای کچمانە کرد کاک دانا چی بۆ ئامادەکردوین بەرهەمی دۆمە باش یەکێک لە تراکانی مامۆستا ناسیری ڕەزازی ساڵە های ساڵە هیوادارم بڵێ هەموو لایەک فەرمون برایە
دەم و دەستان خۆش بێت دەمە خۆش بێ کاکەدانەجان دەستی و گوڵ بەڕێزش خۆش بێت هەمیشە و دایم سەرکەوتوو بن بچینە خزمەت مامۆستای من کاکێ منیجان بە چیەوە سەرخاڵی مەژغوڵیشی ئێستا لە ئێستاە واللهی کاک دیجان خەریکی خوێندم گەڕامەتەوە دەست خۆش دەست شتێکی زۆر چاکەکەیت ئەوەیەکە خەریکە لە چ بوارێکە لە چ مەحەلێکە موزیک لە کۆلێژی موزیک لە قۆناغیسیم زۆر چاک هیوادارم تامام 2 ساڵی ماوەتی دوور لە کۆرۆنە و نەخۆشی ئینشاءالله بە ئومێدی خوای ئینشاءالله بە سەرکەوتوی وەکوتری کاری ستودیۆ موزیک بوو شەکانی تەناوتە سلەیمانیا لە هەولێرە ستودیۆ شتەکەت ستودیۆکەم ئێستا لە سلێمانیە گەرچی لەگەڵ هەولێرە هەمیشە و کۆنتاکتە هەر هەیە کارەکەین مەسەلەن ئەڵبەتام ڕۆژتەکان ئاساموتە وەک جارانی نییە بە ئەلبوم بە سێدەیەکە بێ بڕیتە ئەویان ڕاستە بێت ئەکرێ مەسەن لە ڕێی ئیمێڵێکە و لە ڕێی مەسەلەن ڕاستە تەلەگرامێک و کۆمەڵێت تراک بنێری و ئیش بکرێ و بگەڕێتەوە ئاسانکاری زۆر ڕاستە تر هەماهنگەکەیە هەم لێرە لە سلێمانی هەم لەگەڵ هەولێریشە زۆر ڕاستە سەرکەوتوی هەموو شەو دایم بەرهەمی دووەمە چی دامە دەکرد بۆمان بەرهەمی دووەم گۆرانی هەی خودا لەو ئاگربارە پاشە مەقامێک کە بە دەنگی خوا لێ خۆش بوو مشکۆ وترەوە پێشووتر مشکۆ بەڵێ دووبارەیەکەین و لەگەڵ یادیان بەخێر یادیان بەخێ و بەخێر و ئینشاڵڵا جێگان هەر بەهەش بێ و ئەو هونەرە جوانیان کە بەجێهێشتۆ بەڕاستی ئەو کۆمەڵی لەو هونەرمەندە ڕەسەنانی کە بەڕاستی هەمیشە دوام بڵێم جوانترین سەرمایان بۆ نەوەکانی دەستیان دیارە لە ئەرشیفی هونەری کوردیە بەسمایان هەیە مرگم چه فایده بی سر قبرم لبوشیوم هتمام نفس بفرما چونه بحالم چونه بمالم سجار لدردو محنتي فرقت آي قل لمحالة بيزارم قل لمجينا بيزار دخلتم قرعفم نكي قل يد البازار سرم ببراق وشغوش لسنم ريب منيجب بخدا وببيغمبر حقت بداس خد قورو من غلام أمانة
دیسان شوهد بو حلیمه دیسان شوهد بو حلیمه علم سوتا نالینم وی خدا لو اگر بارانا یار ببیتم ویران چاوانا قربانه بم ای باشاوی قربانه بم ای باشاوی ظلمت نونا لیلی ناوم وی خدا لو اگر بارانا وی ببیتم دەمت خۆش بێ مامۆستاجان سپاسەکەم کاک میدیاجیان دەم و دەستان خۆش بێت کاک ئەحمەدجان دەمێکە بێدەنجیت دەمێکە بێدەنجیت ئەمریکا کاکەمیدا کاک ئەحمەدجان بە ئارزوی خۆت قسە بکە بە ئارزوی خۆت چی ئەڵێ بێڵێ وەڵا پێم خۆشە تۆ چیت لە دڵایە هەڵی ڕەژە سەری ساڵم تەحویلی مەکە بۆ ساڵی نوێ بەجێ بێڵە هەمین هەڵڕژە وەڵا شتێکی شعر شۆنە خریداری شعر شۆنە کڕیاری شعر شۆنە وەڵام مۆزوعی تۆ شتێکی بیرخستمەوە بەڵێ لە تەمەنی بەخوا دوی متەوەستەیە بوو کتێبێکم خوێندەوە بیرم نییە ئەم یادداشتانم لەکوێ بینی وتەی چێ بوو ناوی کتێبەکە مەتەواوی لە بیر نییە بەس بیرمە کە خوێندمەوە پیرەمێردی ڕەحمەتی بەڵێ مامۆستا زەکی بەک ئەبێ باندان پەرلەمانی عێراق شیرینیە بەخشنەوە و زۆریان پێخۆشە کە کوردێگە بێ بە پەرلەمانی عێراق و وەچێتە پەرلەمانەوە مان سەردەمی مەلەکێ بێ پیرەمێر زۆری پێ ناخۆشە بێ ئەڵێ تەنانەت شعری بۆ نووسیوە شعری بۆ نووسێ کە پێی ناخۆشە بچێتە پەرلەمانی عێراقەوە ئەڵێ بۆ لەبەرەوەی ئەمین زەکی بەکی خۆش ویستووە وتیەتی تۆ تاقە و جوانی و هەیبەتەی کە لە دڵتایە ئەوەی کە هەتا کەمە بێتەوە بەشێکی ڕوا بۆ شتێکی تر منی زۆی کە لە دڵمایە بەڕاستی ئەو خواستەی کە لە خۆما هەبووە بۆ شعری گۆرانی جار هەبووە کە کراوە بە گۆرانی لە جوانیەکانم ڕۆشتووە ئاواتەکەی منی نەپێکاوە یعنی ئەمە ڕێک تەفسیرەکەی بۆ من بەجێماوە بۆیە و بیرەوە لێشم گێڕایەوە و جاری وا شێ شاریتان کردو بە گۆرانی زۆر جوان کردوانە بە گۆرانی بەڵێ بەڵام من مەبەستەکەم لەوە بوو جاری وا هەیە حەق دەخورێت ئەو حەقا لە بەشی تۆ ئەبا و تۆ مەجبوری قوڵت بێت ڕاست ئەو حەقە لە شێ وەرگرینەوە ئەمە حەقمان دای شەیە لە بە شعرێک دەتوانین حەقی بۆ بکەینەوە شعرێکی خۆش دەخوێنینەوە تاو بەڵام شعر وەکو بە قەناعەتی من شعر لە گولا خەتەرترە ئەبێ هەموو معدنێ بپێشێت بەڵام قەت باوەڕ مەکە یعنی کەسانی خراپ شعر بیان بڕێت شعر نایان بڕێت خۆی جوانی نووسین لەوەیە کە تۆ بتوانیت هەموو توێژەکان ڕاچڵەکێنیت جار هەبووە ئەوەی کە کەسێک خراپ بووە بەڵام مستحی لە هوەر جوانیەکەی لەوەیە ئەگەر لە شعرانە بێ لە دەنگێکە لە ئاوازێکە لە وێنەیەکە ئەو بەو کەسە هەرگەیشتۆتەوە لەبەرەوە ڕێگە بە هوەر ناگیرە کەسەکان چەند دوور بن خراپ بن یا نەتوانن جوانیەکان ببەخشنەوە هەر پێیانەگاتەوە جوانی هوەر لەوەیە باش کاک ئەحمەدجان هۆنراوێکی ترمان تێکستێک ترمان بۆ بخوێنەرەوانێ بە چاوان چاوت نەیەشێت.
بیستم هاتووی لێت پرسیوم بیستم هاتووی لێت پرسیوم پەشیمانی بۆ بینینم حەزت دەکرد وەکو نەمام لە شیعرێکما تۆ بڕوێنم بیستم هاتووی لێت پرسیوم پەشیمانی بۆ بینینم حەزت دەکرد وەکو نەمام لە شیعرێکما تۆ بڕوێنم بەڵام مەسووس خامەی ماندووم بە ئازاری تۆ لە پێکەوت دوایوێنەی خەیاڵیشم بۆ شێوەی تۆ درزی تێکەوت وا نەزانی وەکو باران بەهاتنەوەت چرۆ دەگرم ڕەنگی بەهارم بۆ دێنی و تەمی شوشەی چاوم ئەسڕم ئێستا کە تۆ هاتوویتەوە ڕەنگ و وەرزی من گۆڕاون شادەماری هەستی جاران لە کانی دڵ دابڕاون نا ئەزیزم گەڕانەوەت بۆ لای گوڵی ناو بیابانە ئەو درەختەی سێبەر بوو بۆت ئێستا سوتووی ئاگردانە ئەو ئاگر لەی شوێنێ تێکەڵ نابن بە ئاسانی بۆ دڵم بەڵام دڵم تووتاوتە زی کەوتە لەرزە لە تاوژانی دەست و دەمت خۆشە کاک ئەحمەدجان هەمیشە و دایم دەنگ زوڵاڵ بیت سپاس دەکەم کاک میدیاجان شار خۆش بی شار پڕجۆش بیت سپاس دەکەم سپاس بۆم دیدارە جوانەوە بەرنامە جوانش گەورەت کردین یاخۆ بەخێبیت بیخە خزمەت کاکە بەکرد کاک بەکرجان مەسەلەی ئەو کولیچەیە چییە کاک با تۆزە پێ بکەین زانین کولیچەش خۆشە لەم کاتە سارد و سۆڵە و سارد و سەرمایە بە تاچی دوایە وەڵا بە فرسەت ێزانم دەستخۆشی لە کەناڵی دیمەنیش کەم بەڕاستی ئەوەی لە فەرهەنگ و لە کللتور و لە جوانەکانی هوەرە دەست پێشکەری بکە بێگومان بێ هەموو لایەکمان هیوای سەرکەوتنی بۆ خوازین بەس بێ ئەو کولیچەیە کاکە میدیا برادێرێکم هەبوو مامۆستا بوو بژەی زۆر گران بوو لەبەرەوە مەجبور بوو بچێ دەرسی تایبەت بڵێتەوە بەڵێ وتی چوون بۆ ماڵێک کابرا دیار بوو ڕەزیل بوو ژنەکەی بە زۆر پێوتوە بێ مامۆستایە بۆ کوڕەکەمان بگری وتی منیش کوڕەکەم بان کرد و دەرس و کتێبەکەی کردەوە وتی باوکی قاپێک کولیچەی هێنا داینا وتی داینا و وتی مامۆستا هەچێکی پێویست بۆ لە خزمەتایە و دەرگاکەی داخست وتی هەرەوەنە دەرگاکەی داخست وتی مناڵە دەستی کرد بە کولیچە خواردن وتی نەدانێ نەدواوتی سێ پەڕەماڵایە بۆ نیوەی کرد وتی منیش پێی چی بکەم ماڵی خۆیانە بڵێم مەی خۆ ئەمانە نابێ وتی وەڵ حاڵی تر باشی بۆ سەردانی هاتەوە کولیچەی تیان هێشت بوو ماڵەکە تۆ زێر ڕەزیل بوو کابرا ئەمەی نەخس بە بەردەستی مناڵەویش چای پێکۆت بوو کە هاتبۆ ژوورۆ باوکەکە سەیری کردو توی مامۆستا کوڕەکە چۆنەوەمانە و سەری قاپە کولیچەکەشی کردبوو بەتاڵە وتی وەڵا باشە خراب نیە وتی مامۆستا چەندی ماوە دەرسەکە چەندی پێوت وتی وەڵی تقریبەن 6 پەڕەم پێوت و ڕەنگە 16 تری مابێ جاوتی مامۆستا جێخۆ مەگەر من دوکانێکی پاخلاوە دانێ تا منهەجەکەی پێتەوە توازانانی هەموو خۆم خواردومە پێنەوە دوگە کوڕێکی خواردوێتی نەیوێرا بوونەوەڵا کوورەتی چاری وا بووە چوون ژنەکەی و دەتخواز ئەحمەدێ مامۆستا و دەرگاشمان بۆ بکەرەوە و ئەوە زەحمەدێ بۆ سایشی گسک نادەنی گسی کارەبایەکەمان بوتی بژێەکەی وای لاتوو مەژوو بڵم باشە بەسەر چۆن دەسودەمە خۆشە کاک بەکرجان خات و بەیان لەگەڵ کاک مستەفا ئەحمەد نازانم کەتنێکتان ناوەتەوە چتان هەیە نازانم مەڵا ئەوە با سەرەتا دەستخۆشی لە کەناڵی دیمەن بکەین دووبارە هیوادارم دامە پێشنگ بێ بۆ هونەرمەندان دەستخۆشییان لەکەین کە بە سەرمانەکەنەوە زۆر سپاسیانەکەین ئەمەی من و کاک مستەفا شانۆگەریە بوو کاک مستەفا حیواری بیرچۆ هەرچ بوو مەبەر دەمی هەر زەق دەمی هین کردبوو هیچ قسەی ناکرد منیشتم بۆ قسە ناکەی دە قسە بکە
دڵم تەقی هەر قسەی نەکردەوە ڕۆژ بەجێشم دوایەتی بیرم کەوتەوە تمەز حیوارەکەی ئیتر خەڵک جمبور زۆر چۆقلایان بۆ لێ مەلەلیش دروست نەبوو مەلەل دروست نەبوو یەکسەر کردی بە حیوارێک هاتەوەتی بیرم کەوتەوە هەر هەمان مەشەدیش بوو من پێشەوەی داخڵی هینەکە بم بچمە سەر مەسرح لە پەردەی هینەکە گیرم خواردبوو پەردەی ژوورەوە هەم پەردەیەکی تایە لەیا گیرم خواردبوو بە هیچ نەمەزانی سەری پەردەکە لەکیۆیە ئاسی بوویدا تۆ درامات پێ خۆشیە شانۆ بەر کامێرەیە جمهور کەمێن وەڵام من خۆی زیاتر شانۆ واقعی ئەکتەر دەرەخات یعنی ئەکتەری باش لەسەر شانۆ دەرەکەوێت دراما ئەتیادیە من حساب بۆ کامێرە شت ناکەم هەر ئاساییە چۆن لەگەڵ ئێوە قساکەم ماهینەکەم ئاسایی ئاسانترە بەلامەوە دراما بەس شانۆ قورسترە بۆ ئەکتەر چکە هیلاکترە بێ هەموو ڕۆژێ تۆچی بۆ پرۆڤ و جاری واشم جاری وا شانۆگەریم کردووە 6 مانگ پرۆڤم کردووە بۆ 6 ڕۆژ هیلاکەبی بەڵێ بەس خۆی واقعی ئەکتەریش لەسەر شانۆ دەرەکەی دەست خۆش سەرگەوتوی هەمیشە و دایمی بم سپاس کاکە داناجان با تۆزە قسە بکەین باشە فەرموو لەگەڵ سەرهەڵدانی هەموو شۆڕشێک و ئازادیەکە کۆمەڵێ چەمک و بوار ئازادی ڕەها وەردەگرێت ینی بەتەواوەتی سربەخۆیی وەردەگرێ شتە یەکێ لەوانە لە کۆمەلگای ئەمە هونەری کوردی بڵێ پێت وایە لە ئەم ئازادی کە بۆ هونەرمەندان و ئەدیبان ڕەخساوە ئازادی هەڵبژاردننی نەس و دەربڕینی هوەر و نواندنی شانۆ و خوێندنەوەی شاعر هەتا شعری بڤەش دژی دەسەڵاتی کوردی جواب بڵین بۆ نوعە لەگەڵم هەموو ئازادیەکە هەیە بەرامبەر ئەم شتانە ئەم ئازادیە نەبووتە تەعن و زەربەیەک و چەکوشێک بۆ تەوێڵی داهێنان بۆ تەوێڵی هوەری ڕەسەن بە جۆرێکتر بڵین هوەرەکەی لە کەدار نەکردووە نەی شێواندووە جۆرێک لە فەوزا و بەرەڵایی دروست نبووە لە هوەری کوردیا لە ئێسادا خۆی کاک میدێجان ئەگەر ئێمە تۆزێک بگەڕێنەوە بۆ دواوە یاخود بۆ مێژووی گۆرانی کوردی ڕەنگەگە بڵێم چەند جیلێک پێش ئێمەش ئەو کارانەی کە ئەوان کردیان بڕاستی کارێکی ئەتوانە بڵم ئەو کارانە زۆربیان کاری زۆر زیندوو بوون هەتاکو ئێستا شەر زیندون بەڵام بەداخەوە لە ئێستادا کۆمەڵێک دەنگی زۆر جوان هەیە کۆمەڵێک تاقی زۆر باش هەیە بەڵام ئەوەی کە کێشەی گەورەی لە لای ئەوان بەڕاستی هەست بە بەرپرسیارەتی ناکەن بەرامبەر بە هونەر ئەمە کێشەکەی خۆی ئەجینا خۆ کۆمەڵێک گەنجی زۆر باش ئێستا لە گۆڕپانەکان بڕاستی ڕەنگە ئیمکانێتیان وەکو لایانی دەنگ و کۆمەڵێک بابەتی ڕەنگە زۆر لە ئێمە باشتر بن ڕەنگە زۆر لە ئێمە بەتواناتر بن بەڵام هونەر بەڕاستی مەسئولیەتە ینی من خۆم شخصی خۆم کە لە دوای ڕاپەڕین و دەستمان بە گۆرانی کرد ئێمە وا پەروەردەکراین هەردەم بەڕاستی بە شێوەیەکی جوان خۆمان پەروەردەکرد دایمە گەڕینەوە بۆ ئەو جیلانەی پێش خۆمان دایم سیر ڕابردووی خۆمانە کرد ئایا ڕابردووی ئێمە چۆن هاتووە چۆن تێپەڕیوە بەچی گەیشتون چۆن کاریان کردووە بەڵام بەداخەوە ئێستا هەز ناکەم ئەو نەفەسە نەماوە ناگەڕێنەوە بۆ ڕابردوو یعنی تۆ بتێنێتەوە ئەمە مێژووی ئەم میلەتەیە ئەمەی ئەو کارانەی کە لە ڕابردووە کراوە مێژووی تۆیە ئیتر تۆ بە باش و خراپەوە ئەبێت تۆ ناکرێت بەستە لە ستایل لە شێوازی گۆرانی بەڵێ لە هەموو بابەتەکان ئەگەر سیرێکن چ لە ڕووی تێکستەکە چ لە ڕووی ئەو ئاوازانەی کە هەبووە چ لە ڕووی ئەو موزیکانەی کە کراوە کە بەو ئیمکانێتە خراپەی ئەو کاتەش کە لە ڕووی تەکنیکە و ڕەنگە شتەکان وەکو ئێستا پێش ڕەحەتی کوردی ماوە لە مۆسیقای کوردی من بەڕاستی من پێم وایە زۆر کاڵ بۆتەوە بەداخەوە یعنی من زۆر جار باسیەوە کەم ئەگەر تۆ کەسێکی بۆ نمونە بێگانە غەیرە کورد بێتە ئەم وڵاتەوە گەرە و کەسە بۆ نمونە اختصاصی ئێتنۆمۆزیکۆلۆجی بێت کە ئێتنۆمۆزیکۆلۆجی کاری ئەوەیە کە بەدوای مۆسیقای گەلانە ئەگەڕێت ئەگەر بێ لێرە بڵێ گۆرانێکم حەزەکەم گوێم لە گۆرانێک بێ ساڵی 2021 وترابێت ئەو گۆرانەی کە مەسەلەن وەکۆڵێ زۆرترین بینەری هەیە لە یوتیوب یا لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە تۆ دەی گۆرانێکی بۆ پەخشەکەی
یەکسرە زانێڵە کاکە ئەم گۆرانی ئەرمەنیە ئەمە کوردی نییە من ئەزم جۆم لەمە بووە یا ئەم گۆرانیە تورکیە من حەزەکەم جۆم لە شتێکی کوردی بێ من مڵکی ئێوە نییە یعنی ئەمە بەڕاستی کارەساتە چەند جارە توانە هوەریش گۆرانیش جوگرافیای هەیە بێگومان بەداخەوە هیچ سانسۆرێک نییە ئیتر ئەوەی کە ئەکرێ لە پاڵشتی باشە ڕەنگە کاڵ و کرچیش هەبێت من پێم وایە ئەوەی کەشتی کاڵ و کرچەیە ئەوە نەشتی باشەکان تۆزێک لە ناویە ون بوون بەڕاستی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئەنتەرنێتوانە هۆکار نییە بۆ شێواندنی هوەر بێگومان هۆکارێکی زۆ سەرچیە بەڕاستی سوۆشال میدیا دەورێکی زۆ خراپە جێڕێ و نەک سوۆشال میدیاش بگرە هەندێک لە کەناڵەکانی خۆشمان تەنانەت کەناڵە فەزایەکانیش بەڕاستی لە چەند ساڵی ڕابردووە هەندێکیان هەمویان نا بەتوانم بڵم دەورێکی خراپیان دی لەم بابەتە بەڕاستی ینی کۆمەڵێک شتیان خستە سەر شاشەکانیان کۆمەڵێک شتیان پەخش کرد کە نەدەکرا وا بێت ئیتر کە تو لە وڵاتێکیش کە سانسۆر نەبوو کەس لی نەپرسید بێگومانی تر ئەم دەمت خۆشکردنەوەکەت کاکداناجان دەمت خۆش و سەرکەوتوو بیت کاکدانانجا بە خەڵک ئاشکەینەوە لەگە گۆرانی و میوزیکی کوردیە هەچ کەسە لە ڕێی خۆیەوە خەڵک ئاشکاتەوە بیستەر بینەر ئاشکاتەوە بەرهەمی سێهەممان چیە بێت وەڵا بەرهەمی سێم نەوەڵا بابی گۆڕین پێم خۆشە بەڕاستی گۆرانیشی مامۆستا محەممەدی ماملێ بڵێم یادی بەخێر بەڵێ تۆ بەڵێنم پێ بدە بێچێکە لەو تراکانێک کە من زۆر حەزم لێتی دەیبرایان فەرموو بڵێنم پێ بداوتە من بەرەو ژوان ببمەوە تۆ بڵێنم پێ بداوتە من بەرەو ژوان ببمەوە بمدێ مایە چێشی تەر لایم لێوە بە جوان ببمەوە بمدێ چێشتەر لایم لێوە بە جوان ببمەوە دەستی لایەر زۆکم هەتا تێیدایە هێزی بەیگوشی دەستی لایەر زۆکم هەتا تێیدایە هێزی بەیگوشی لێم گڕێتایاوێ لەبە کیسینەمی گوایان ببمەوە لێم گەڕێتایاوێ لەبە کیسینەمی وان ببمەوە
مني آخ يا مني يا مني شيخي سنام بوكس شقاور الإسلام ورقرا يا مني يا مني يا مني شيخي سنام شيخي سنان بوكس شقاور الإسلام ورقرا شيخي سنان بوكس شقاور شيخي سنان بوكس شقاور الإسلام ورقرا من خريكم من خريكم من خريكم بوقت الشيخ پشیمان بما پشیمان بما شیخی سایانان بو کسی گاوری اسلام ورقرار شیخی سایانان بو کسی گاوری الإسلام ورقرار من خريكم بوكسا شيخ بشي ما ينبض موال من خريكم بوكسا شيخ بشي ما ينبض موال دەمت خۆش بێ کاکە داداجان زۆر جوان بوو ئافرین دەم و دەست خۆش بێ یاخوا خۆشەویستانە چینەوە خزمەت ئەم میوانە بەڕێزانی تر کاکێ منجان ئەم گۆرانیە چەند جار گوێ بووە مەی کاکدانە وڵات زۆر بە گوێمان کەوتووە چی لە خوا لێ خۆش بوو مامۆستا محەممەد ئیمام لێ چی لە لایڤ میوزیکەکان چی لە گۆرانی بێژەکانی تر ئەتوان بڵم بەگشتی زۆر لەم جیلانی ئێستا شەیڵێنەوە چی لەسەر شاشە چی لە لای کاکەدانە جیاواز بووە بزانم بەڵێ تەحویلێکی دیاکرد مەقامیژی نەهاوەند و بەشێ خەنەبات و دوایە چۆ بەیاد و هاتووە جێ دەستی دیار بوو پێوەی دەستی خۆش بێت جەنابەت چی ئامادە کردووە بەڵێ بەرهەم زۆر بەسترە بێ کە ئاگامان لە کاتەکەش بێ وەڵایتر دنیا هەڵبەتە ساردە سەری ساڵان دایمە ناسراوە بۆ یان بەفرە باری یا بارانە بەرە زۆر بی کات پێم وایە لەم کاتەیە دیسان بارانە ساڕێژی بار و دۆشان بەرهەمە پێشەش کردوان دوو بەرهەمان پێشکەش کرد ئەمە سێم بەرهەمە بیکە بە سێم و دوای مەحەبایەکی یەکتیەکەینەوە خۆشەویستان بەرهەمی سێمی کاکە هێمن حسێن با فەرمێت
زۆر زۆر سپاس. ئەچینە خزمەت خات و بەیان زین بە نوکتەیەک بەشداریمان لەگەڵ کاتوانێ ئەوەش مایک ئەگەر بیانۆکەر مایک بێ و مایک وەڵی نوکتەم زۆرە بەس ڕووداوێکی خۆشی خۆم و ماهیر هەیە حەزەکەم باسی کەم. من لە پێشا باسی کاک مستەفام کرد حیواری وچۆ ئەم جاران خۆم بیرم چۆ ئەوەی کە لەسەر قادرمەکەین لەگەڵ شنە حەسەنە کە پاڵی پێوەنێ مەڵم بڕۆژوورەوە لەویا حیوارم بیرەچێتەوە هەر سەیری ماهیرەکە مەڵێم سووک حیوارەکە لە تاوەی حیوارم بیرچەوەتم سووک وتی وەڵام سووگنی من قورسم لەویا حیوارێکی ترم هەبوو لەویا زۆر پێکەنی کە ئەو سووکەم وت ئەو چۆن معالەجێکە کەشتان بیرێتە معالەجەم بەوە کردوتم سووک خۆی سووکەکە ئەچۆ سەر ئەوەی کەم کابرایە بۆ ئەحتیمان بەو ژنا ئەچێشتیان بۆ چاکاو منیش بۆ دڵپیسیە ئیتر حیوارەکەم لەیا بیرچەوە بۆی کامێرە عەزێت نێمی دووبارە تەک و نازانم چی و کەت و مەت و ئەم شتانین جۆز خۆ جۆز باشە بۆ زاکی لە شتێ بیر ناچێت جۆزەڵن باشە جۆز و سپیناق و با بیرکەمەوانێم ئەو شتانە بە هەبێت لە سەربانەکەش کە گوڵەکەم بەدەستەوەیە شنە ئەوێ ماهێر ڕاکێشێ ئەڵایتە جل و بەرگێمی لە بەرداکەنی حایە چێ لەویاوتەوە دەسوودەمە خۆش قوربانێ بم سپاس. کاکە بەکرجان خەڵای دمدم چییە؟ خەڵای دمدم بەڵێ شانۆگەریەک بوو قەڵای دمدەم حەقی خۆیەتی کە باسیکەین نووسینی عەرەبی شەمیلۆ و ئابادەکردنی مامەستا شەفیق محەممەد و ڕەوانشاد دڵشاد ئەحمە هونەرمەندی دووروڵات کە کۆچی دوایی کرد بەداخەوە ئەو دەرهێنەری بوو. دیکۆر کە گۆڕا لەو شانۆگەریە دیکۆرەکە دوو جۆر بوویشی چەند تەختی پاشایەتی شەعەباز بوو شوێنێکی بۆ دروست کرا بوو بەس قابلی ئەو بجوڵێ لە دوای ئەوە ماڵی خانۆ بوو خانووی لە بزێڕی ئەکتەر زۆر لەسەر شانۆکە ستێجەکە هەبوو ئەخیران وتیان کاکە جاری وا بوو عەرشەکەی شەعەباز دانرابوو بە تەنیشتیا سەرینی کوردی بەجێمە یعنی بینراوی دوای ئەوە ئیتر قەرارمان ناوتمان ناکرێ ئەمە بە هەر ئەکتەرە و بە شانۆ کراوە شانۆگەری بوو بەڵێ لە ساڵی 86 لە ئامادەی سلێمانی کوڕان لە گەڕێکی چوارباغ بە چەند پەردە پێشەش کرا و تقریبان لە 6 تا 7 پەردەیەک خۆی کتێبەکە زۆر گەورەیە کتێبەکە گەورەیە بەڵێ بەس ئامادەکاریشی جوانی بۆ کرد ئەو تەقینەوەی خەڵایەت چۆن معالەجەکرا سەر شانۆ چۆن وەڵاهی بێگومان هەر بە ئینارە ئەوە بکرایە بە ڕووناچی بە ڕووناچیوانە بێ بکرایە لە دیکۆر گۆڕینەکە بە ئەکتەرەکانمان و هەندێکی کۆمبارس بوو وتمان کاکە هەر کەسێک لەگەڵ خۆیان سەرینێ بەرێتە دەرەوە شتێ بەرێتە دەرەوە باجیانەمێنێ منی زۆر حرسگرتووی چوومە سەر شانۆ سێکەم لە شتێک هەدانراوە دەتەنیش عەرسەکەەوە عەرشی شەعەباسەوە وەڵا ڕێک بەلامارەما برمەوە دی و لەو دووکاری سەوتی داینە دەورم هەیە دەور زەما ئەکتەرەکەم بردەبوو لە جاتی سەرینەکە بۆ کارەبایشی ناگر گوڵۆب نەبوو ئینارە نەبوو بێگومان لە دمەکانە ئینارە کوشێتەوە بۆ دیکۆر گۆڕین و بۆ دیمەن گۆڕین لەو کاتانەش ئیتر خۆ ئێستشی لەسەر بێ ڕووناچی شوانە بوو کە تۆ بتانی پشتی پێ بەستی ئەبا هەر تاریشی بواە و ئەو تاریشێش بۆ نێوانی مەشەدەکان بوو کە بە ئینیشان و پێوترێت دمەکان بەڵێ کاک بەرجان دەمە خۆش بێت بزانین کاک ئەحمەد کاک ئەحمەد بۆ جەناوت تۆ دواوتەت چییە؟ دواوتەم هیوادارم ساڵی داهات و هەموو مرۆڤەکان بیلەوە بکەنەوە کە بەتایبەت تاچی کورد کە ژیان پڕێتی لە ناخۆشی و ڕووخان و وەستانەوە کەوتن لەبەرەوە هەوڵ بن خۆڕاگر بن بەرامبەر بە ئازارەکانی ژیان بەرامبەر بە ڤایرۆسەکان بەرامبەر بە نەخسەکان بەرامبەر بە نەبوونی و نەهامەتی و ئەو خەمانەی کە ڕووەکەنە مرۆڤی تاچی کورد و هیوادارم هەموو مرۆڤێکیش هەمیشە لە گەشتبینی یا لەوەش زیاتر هیوادارم مرۆڤ تا خۆڕاگر و هەوڵی هەبێ بۆ خۆشبەختی ژیان مرۆڤێکی سەرکەوتووە بێت. بە ئومێدی لەشی ساغ بە هەموو لایە تەمەنی درێژ بە هەموو لایەک ژیانێکی شایستە و بەختیار بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگای کوردی بۆ جەنابێ شێروەها. بەڕێزان پێم وایە خۆشم کاتی واتە گۆرانێکتان پێشەشکەم بۆ ئەوی دەنجی میش لەگەڵ دەیم بەڕێزانایە بێتە میوانی ماڵەکانتان.
ساقيا فداي دست و پنجرم ساقيا فداي دست و پنجرم ديوان الشيداء لارو الأنجاب قوم نشبرك اليواني خاوي قوم نشبرك اليواني خاوي صالة الريون لين ابو حاوي وقم داب دمي صالح وقم داب دم صالح نازانم شويتر اتشم لوي وقم داب دم صالح نازانم شويتر اتشم لوي مومي تري تمنم قردا مومي تري تمنم قردا هاك قردا بيري لفردا مومي تري تمنم قردا هاك قردا فرداي أي كرها والي بدل بياران أي كرها والي بدل بياران ديما ويبولاد وقت عرجان
ئێوەش لە خۆشییابن هەمیشە و دایم. خۆشەویستان عەزیزان ئەوە نەمان نەماوە بۆ سەری ساڵی نوێ سات بە سات چرکە بە چرکە پێشوازی لێ دەکەین و ماڵاوایش لە ساڵی 2021 دەکەین ڕوومان کردوتە پەنجەرە و دەواازەی ساڵی نوێ بە ئومێدی ساڵێکی خۆش ژیانێکی کامبران بۆ هەمولایەک کەوابووم بێکۆ بڵین 9 8 6 5 4 3 2 1 0 پیرۆزە. بەڵێ خۆشەویستان ئەچینە خزمەت میوانەکان خات و بەیان خولیا و خۆزگە و ئاواتێ بۆ ساڵی نوێ. خولیا ئاواتی من لەوانەیە هی گەنجین بێت ڕۆشتووە تەواو خولیا ئاواتی پیری زۆر ناخۆشە بەس خولیا ئاواتەکەم هاتۆتە دەی تەقریبەن لە 1985 دامە لە گەنجیا بیرمە کردەوە ئەکتەرێکی باش بم وەک ئەکتەرە عالەمیەکان ئێمەش هیچمان لەوان کەمتر نییە شکر لەخوا بە زیابێت خۆم بینیوەتەوە لە ئەکتەریا و جمبورێکی باش شمێ پیا عیبە باسی خۆی بکە ئەو خولیا ئاواتی من بوو بەس خولیاکەم زیاترەوە بوو من گۆرانی بێژ بم بەس نەهاتە دی گۆرانیەکەم باوکم وتی یا تەمسیلکە یا گۆرانی بڵێ تر خۆم لە تەمسیلا بینیەوە و هیوای سەرکەوتنیش بۆ هەموو لای هەر کەسێ ئاواتی هەیە بێتە دی ئیشەڵڵا ئاواتیشمەوەی خوا و کچەم لێ نەسێنێ و ئەو مناڵی بە سەلامەتی ببێ کاکداناجان هیوا و خولیا و خۆزگە و ئارەزووی تۆ. من هیوای ئەوە خوازم کە هەرچی ئەو تەنگ و چەڵەمانەی کە ڕووی لەم وڵاتە و لەم هەرێمەیەمە کردووە بە هیوای ئەوم کە نەمێنێ و چارەسەر ببێ و کێشانە هیوادارم هەمومان دووربین لە دەرد و بەڵاو لەم ڤایرۆسی کە بڵاویشە لە سەرتاسەری گۆیزەوی کە ئەیتر ئەمەش وجودی نەمێنێت بە هیوای ئەوەی کە هەمومان دڵخۆش بین کە هەمومان ژیانێکی تاڕادێک ئاسوودەمان هەبێت زۆر سپاس ژیانێکی شایستە و ئاسوودە ئینشاڵڵا بۆ میدی خوا مامۆستا گیان جەنابیشت. هەڵبەتە هیوای منیش لەگەڵ هیوای میلەتەکەم هەیە تا ئاشنا و بەخۆشی و بە شادی بن ئەو ئاشنا و خۆشەویستی لە ماڵی منیشە حتمەنەیە هیوادارم مناڵەکانم لەگەڵ مناڵی هەموو میلەتە جوانەیە سەرکەوتوو بێ لە ژیان و لەو بوارانی کە خۆیان لە ژیانە هەڵیان بژاردووە و هونەر ببێتە پایەیەکی جوان لە وڵاتەکەیە بە چاوێکی بەرزتر سێر بکرێ و هەموو ئەم گەلەی کە لەم خەم و ناخۆشیە ساڵێن ساڵ تێپەڕبووینە هیوادارم ئەوەی ماوەتەوە خەمڕێن بێ و ژیان هەتا بێ بەرەو باشی بەرەو خۆشی بچێ و ڕۆژە لە ڕۆژان کورد بڵێ خاوەنی ملەت و کیانێک نەتەوەیەک و بنیادنەرێکی خۆم کە بتوانم ژیان لەسەری دروستکەم تر پێم وایەوە ئاواتی هەموو ئاواتەیە دەستخۆشی بۆیە و بۆ هەموو لایەک سواز بە جەنابێشی کاک ئەحمەد. من هیوام وایە هیچ مرۆڤێکی کوردی چاچێکی کورد بە خەمباری نەبینم هیوادارم لە ساڵی ئایندەیە هەموو مرۆڤەکان بە گەشتبینی ببینم چکاگە بەرامبەرەکە و بە گەشتبینی و بە خۆشبەختی بینی ئەڵبەتە تۆش بەشێک لەو خۆشبەختی و خۆشەویستیە بە تۆگات و تۆش بکۆوان دڵخۆشە بیت هیوادارم
ساڵی ئایندە ببێتە چۆن وەرزی بەهارێکێت پڕبێت لە گۆڵی وادارم هەموو مرۆڤەکان بە دەمێکی دەم بە گوڵە ڕوبەڕووی هەموو ناخۆشەکانیشیان ببنەوە و سپاس بۆیەوەش و دەست ناخۆش بێت. تەمەند درێژبی جەنابێشت کاک بەکر. هیوادارم ئەوەی باپیرمانەیوت ئیشەڵا چاگە بێ لە منە کۆتایی پێبێتتر بە مناڵەکان نەڵێم ئیشەڵا چاگە بێ. هیوادارم خۆشەویستی بگەڕێتەوە ناو خەڵک. هیوادارم ئەم میلەتە میلەتێکی بێ پشت و پەنایە بەڕاستی هیوای ئەوم هەیە کە خۆشەویستی و یەکتری خوێندنەوە و ڕەخ نەقوبوڵکردن و کۆمەڵێک نوقسانیمان تێکەوتووە بەداخەوە. هیوادارم ئەوانە نەمێنێ. هیوادارم ئەگەر ئاستەنگێک هەبێ هەموو لای بەرین، ئەگەر ناخۆشیەکە بێ هەمووی بێڕێوێنینەوە. هیوادارم ئەو میلەتە جارێکی کە خۆشەویستی بکە بە بنەمای ژیان و پێکەوە ژیانی خۆی و بۆ هیوای تەمەندرێژی بۆ هەموو لایەک و بۆ نەتەوە کەشمان خۆشی و شادی و ئیشەڵا سەرکەوتن. سپاس بۆ جەنابێشی تەمەندرێژ ئیشەڵا. ئێمەش لە ڕێخۆمانەوانێ بە خاتنی ئەو گروپە جوانە ئاکێنە و میوانە بەڕێزانە. ئازیزان خۆشەویستان، ماوە تۆ بڵین کۆتا گۆرانیمان لەگەڵ هەردوو هونەرمەندی بەڕێز و میوان لەگەڵ هەردوو خۆشەویستە کۆتایی بە ساڵی 2021 دێنین وە کۆتایی بە پرۆگرامی ئەم شەوی دێنین لە ساڵی 2022 بە تەمەنی درێژ لە ساق بۆ مولایەک بۆ بەردەوامی بۆ بەرنامەکەتان بەرنامەی ئاوازی مە لە خزمەتانین. تا دیدارێکی تر بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.
یەکەی بڵبشنا بڵوانە سر تۆ دڵیە جارۆگە سر تۆ دڵیە بڵوانە سر تۆ دڵیە جارۆگە سر تۆ دڵیە مناو یارم خۆش دەوێ فێری تۆ بەو هۆڵێ مناو یارم خۆش دەوێ فێری تۆ بەو هۆڵ مزياني كرازة